بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانم من دانیار نورەدین لە بەرنامەی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبم. ئازان و بابەتی هەڵمان بژاردەوە ئێوەی ئازیز ڕاوسرنجی خۆتانی لەسەر دەڵێن بریتێت لەوەی کە بۆچی حکوومەتەری کورسان موچەی خانەنشینان وەکو پێوی چارەسەر ناکات ئەو کێشە و گرفتانی کە هەیەە بۆچی تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. ماوەی دوو ڕۆژێکە لە شاری هەولێر لە بەردەم باقەکاندا خانەنشینان گرت بوونەتەوە وە کۆبوونەتەوە بۆی کە موچەکانیان دابەش ناکرێت بۆ هۆی کۆمەڵی گرفتەوە. ئەمڕۆ ئەوان باسییان لەوە کرد کە لیژنەیە گاتۆ بۆی کە ئامادە بن بۆی ئەو فۆرمە پڕ بکەنەوە کە ئایا ئەو کەسی کە خانەنشینەوە موچەکە وەردەگرێت ئەو کەسەیە کە موچەکەی بۆ دابین کرا خود دیاری کراوە. لەبەرەوە ئەم ڕێکارە موچەکانیان دواکەوتووە تایدایە ماوەی دوو ڕۆژێکە لە بەردەم باقەکاندا لە نۆبەدا وەستاوە تاوەکو موچەکانیان وەربگرن. دەزانین لارێمی کورساندا یەکێک لەو چینانەی کە هەمیشە و بەردەوام وەلانراوە خزمەتێکی باش ناکرن لە کاتێکدا ئەوان دەیان ساڵە خزمەت بە ئەم هەرێمە دەکەن دەیان ساڵە خزمەت بە هەرێمی کورسان دەکەن بەڵام وەکو پێویست کێشە گرفتەکانیان چارەسەر نابێت و هەمیشە و بەردەوام گلەی گازندەی ئەوە دەکەن کە تەنانەت لە دابەشکردنی موچەکانیشیاندا خراونەتە لیستی ئەو موچە خۆرانەی کە دەکەونە کۆتایی موچەی ماگانە کە دابش دەکرێت بەسەر کارمەندان و خانەنشیناندا لە هەرێمی کورساندا. دەزانین کە خانەنشینان لە تەواوی وڵاتانی دیکەدا خزمەتێکی زۆر باش دەکرێن و هەمیشە بەردەوام خزمەتی باشوە لە دابرکردنی موچە لە دابینکردنی شوێنی حەوانەوە و سەرباریەوەی کە ئەم موچە خۆرانە ئەم خانەنشینان لە هەرێمی کوردستاندا لەو کاتێک کە خزمەتیان کردو لەو کاتێک کە کارمەند بوون ئەو موچەی کە لیان بڕاوە ئێستادا پێیان دەدرێتەوە بە شازی خانەنشین بەڵام وەکو پێویست چارەسەری ئەم کێشەیان نەکراوە. دەزانین کە ساڵانە ئەم کێشە ڕوودەدات وەروەها تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە. زۆر جار کاتی وا هەبووە بەهۆی وەستان لە شوێنی دابشکردنی موچە لە بەردەم باغەکاندا چەندین خانەنشین هەبوو کە گیانیان دەستداوە گێشەوگرتی دیکە ڕوویداوە تایدا بۆ کە نەخۆش کەوت و نیتوانی و بەردەوام بێ لێ بمێنێتەوە. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە هەمیشە بەردەوام بەرەوکی خانەنشینان دەگرێتەوە لە کاتی دابشکردنی موچەکانیان وەروەها لە هەمووی ئەوەی کە مافیان دەخورێتەوەی کە موچەکانیان دوا دەخەنواتە دەخرێتە لیستی کۆچایی موچەکان کە پێویستە ڕێزیان لە بگیرێت و یەکێک لەو چینانی کە بە زووترین کات موچەکانیان پێ بدرێت. ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت ئەوەی ئازیز دەتوانن ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم بابەتە بخەنە ڕوو. دەچمە لای پەیوەندیەکانی ئێوەی ئازیز یەکەمین پەیوەندی وەردەگرم کاک شاسوار وەردەگرم لە کفری. کاک شاسوار سڵاوی خوا لەوێ. ئەسلامو سەرهەردوو چاوم کاک شاسوارگیان باشی؟ باش براکەم بەرسیارە زەمەندێژە گیان بەڵێ کاک شاسوار. خانەنشینی کارەبایی بیاوی بێڕێگەبانی بێخزگوزاری ئەمانە خەڵکی بێزار کردووە ئەبواە ئێوە حزبەکان هەمویان دێنە ناو خەڵک سەردانی خەڵک بگات خەڵک دەگیدایەوە دەگیداوە ئەم کێش حزبەکە نەکدایەتی پارتیمان غەشیان کە تەزویاتیان کرد ئێوە هیچ شەڕۆستیان نەبوو دیفاع لە خەڵک بکەن. لە چ شتێکە دیفاع لە خەڵک بکەین کاک شاسوار؟ بەڵێ لە چ شتێکە دیفاع لە خەڵک بکەین بەباشی لێو تێنەگەشتم ببوورە. لە بێکارەبایە لە بێئاویە لە بێخزمەتیە لە خاکفرۆشتنە لە خاکە لە تلیاکە لە حەشیشەرە لە هەموو شتێکەمانە کە ئەوایە کردوم خەڵکە بەگەر ئاوایە کرد حکومەت کوردی و جاجک کوردی وایە لەم خەڵکە حکومەت کوردی و جاجک کوردی یعنی نە بڕۆن بە حکومەت کوردی ماوە نە بە کراڵی کوردی ماوە. کاک شاسوار لایەنەکانی ئۆپۆزسیۆن ئەویان لەسەر دێت کە بە ئاشکراوە لە پەرلەمان لە نێو شەقامدا پشتگیری خەڵک بکەن و تەواوی ئەو خراپەکاریانە تەواوی ئەو گەندەڵیانەی کە حکوومەت و کاربەدەستانی ئەم حکوومەتە ئەنجامی دەدات بۆ خەڵکی دەربخەن لەگەڵیشیدا پێویستە خەڵکی پشتگیریان بکات. ئەمە باش وەرگە جیانیان هەفتا ساڵە کارەبایی لە ڕێ بۆی دەخست خەڵکی تو سەڵتان کرد لە نەخۆشی کۆرۆنەکە ڕێ دوکان داخست یاو دەمەشیکە پیسەکە مۆیدان نەخست مۆیدە شیکەتی ناگەنە ڕێ مۆیدە مەشتەقی بت خەڵکی وێران کردنە ڕێ مۆریدا جاجک کوردی و حکومت کوردی وایە لەم خەڵکە جاجک کوردی و حکومت کوردی ئەوەی کە تێک باتە حکومەتەوە کۆنەت ئەخلاقەوە ئەوە لە شپۆشیەکە و لە شپۆشیان دە کوردستانەوە تەشریفانەکەی کاک شاسوارگیان زۆر سپاس دەکەین. مۆدەڵی کوردیان هەوردەین تورکی کردیانە کوردی بۆ خەڵک زوکەوە لە یەک جا بێتەوە تەلاق مامەدە سبەی کرد تاقبەتە سیفەی کرد ئەمانە ئەم حکومەت کوردی جاجک کوردی وایە لەم خەڵکە کرد بەداخەوە حکومەت کوردی جاجک کوردی تایزە خەڵک لە سینەی خەڵک دژدە خەڵکیان لە این خەڵکیان ئەمانە لەمێننەوە کارەبایی کاکە کارەبایی وایە نەکرد ئەم جاجک کوردی حکومەت کوردی وایە نەکرد. زۆر باشە زۆر سپاس بۆ کاک شاسوار. شاوەکەمە قوربانە جاجک کوردی و حکومەتی کوردی دەخوابی حافیز بێت. بەڵازان ماوەی چەند ڕۆژێکە موچەی خانەنشینان بەتایبەت لە شاری هەولێر دواکەوتە بۆی کە
بە بیانووی ئەوەی کە پێویستە فۆرمێکی پڕ بکەنە بە ناوی فۆرمی ئامادەکاری خانەنشینواتە ئەو خانەنشینە پێویستە و ڕۆژی کە موچەکە وەردەگرێت لەوێ وجودی هەبێت یاخودەوەی کە میراتی خانەنشینە بۆی کە ئەو فۆرمە پڕ بکاتەوە. ئەمە وای کردووە کە ماوەی چەند ڕۆژێکە موچەکانیان دوا بکەوێت. ئەمە یەکەمین کێشە نییە بۆ موچەخۆرانی خانەنشین و لە ڕابردووشدا بینیمانە چەندین کێشۆگرفتیان بۆ دروست بووە لە کاتی دابشکردنی موچەدا لە کاتی وەرگرتنی موچەکانیاندا هەمیشە بەردەوام کێشۆگرفتیان هەبووە و موچەکانیان زۆر بەهێواشی دابشکراوە زۆر جار چەند ڕۆژێک ماونەتەوە تاوەکو موچەکانیان وەربگرن کە بەداخەوە پێویست بوو کە حکوومەتەری کوردستان بەجددی ئاوڕباتەوە لەم چینە لە کاتێکدا کە ساڵانێکی زۆر خزمەتێکی زۆریان بەم میلەتە کردووە و پێویستە زیاتر ڕێزیان لێ بگیرێت. لە ئێستادا تەنها و تەنها ئەوان پێویستیان بۆ موچەیەوە و موچیان لە کاتی خۆیدا دابش بکرێت وە دوانەکەوێت تەنها ئەو شتیان پێویستە لە ئێستادا سەرڕای ئەوەی کە پێویستە چەندین خزمەتی دیکە بکرێن بەڵام ئەوان مەمنون بەوەی کە موچەکانیشیان لە کاتی خۆیدا دابش بکرێت. دەچمە لای پەندێکی دیکە کێمان لەگەڵا باوکی سایە باوکی سەهەن لە چەمچەماڵ باوکی سایە سڵای خوا لێبێ. سلام علیکم برا جوانەکە. وعلیکە سەلام سەرچاوم. برا جوانەکەم ئیشیان پێمان نەماوە. بەڵێ یەکەم ئیشیان پێمان نەماوە کاتی شەڕی براکوزیەکە کۆندەرەی پێشمەرگەیەکیان ماچە کرد لەو شاخانە لەو شاخی کڵاو قاسم و سەرشەکرۆک و ئەوانە حتاکو و شەڕیان بە پێشمەرگا کرد ئێستا خانشین بوونە یعنی مردوونە. بەڵێ ئەمجا دووەمیش بابەجان بەڵێ خەتای سەروە حکوومەتە سەروە کەریەمە جێگرەکەیەکی ئەوانەیە بەس بابەجان وەڵڵا خەتای ئێوەشی تایە ئەی ئەو ئەندام پەرلەمانانەی ئێوە بۆچی ڕاتبوەرەگرن بۆچی ڕاتبوەرەگرن یعنی ئەمە شەواشەکاری نییە لە میلەتە ئەگە ئەو میلەتە ئۆفای هەبێ جارێکی تر دەنگ بەم پەرلەمانتارانەی کە ئەوەی کە ئێستا ماوەکەی بەسەر چۆ ڕات بکەی ئەخوا دەنگیان پێدا. زۆر باشە باوکی سایە تۆ پێ دواشە ئەو موچەی بۆم لە پەرلەمانتارەکان وەری ئەگرن ئەچەنە بابەتەکەشمان پێویستنی بەوە پێویستە بە خانشینەوە دابەشی بکەن بەسەر ئەنی هەڵبەت کەسانی دەستپاک کەسانی ئەوەی کە ئەمین بن لە پەرلەمانتاران بگەڕێتەوە نێو خەزێنەی حکوومەت یاکو ئەمە بێت دابش بکرێ بەسەر کەسانی کەم دەرامەت دابش بکرێ بە نەخۆشخانەی هیوا یانی تۆ کامیان پێ باشترە. ڕەحمەتی خوا لێبێ تو ئەو خوایە تو ئەو خوایە کە منی خەلەکرۆ تۆی خەلەکرۆ کە ئەم میلەتەی خەلەکردووە دەست پاکێک ماوە لەم کوردستانەیە ئەمینێک ماوە لەم کوردستانەیە هەیە بەس بە پەنجەی دەزەژمێرێت ئەزانی چۆنە نییە لەبەر ئەوەی ئێستا تۆ حیزبەکەی تۆ حیزبە ئیسلامیەکان نایەن کابرایە زەکات دەربکا بیدەن بە هەژارێک بیدەن بە قوربەسەرێک ئەڵێن ئەگەر نییە ئەوە ڕقم مۆبایلەکەمانە نامەی بۆ بنێرە کورە کارتی بۆ بنێرە کورە ئەوەی بۆ بەخوا ڕێگای سوالەکەی زەو میلەتە گیراوە. تۆ پێ دوایە حزبە ئیسلامیەکان ئەو پارێ چی لێکن بۆ خۆیان نەیبن کاڵن پارە بنێرنیان برا جوانەکە من کابراایەکەم یەکێکیم بەڵێ ئێستا من زدی یەکێکیم لەبەرەوەی ئێمە کاتێک شۆڕشمان کرد کاتێک پێشمەرگایەتیمان کاتێک قوربەساریمان کرد بۆ ئەمە تۆ پەشیمانی لەو خزمەتەی کردو بۆ پێشمەرگایەت بەڵێ پەشیمانم بەس ئەزانی چۆنە بەڵێ ئەبێ ئەو کەسانەی کە وەختێک بوو لەیانە یەکێتیان سەرە بڕی ئێستا ناو زێرەبانی ڕاتبوەرەگرن بە قوربانیشی بن. وەڵای من ئاگاداریەوە نیمزانیاریم لە خۆم بەڵێ من ئاگادارم و ئەو بزوتنەوانەی کە یەکێتیان سەرە بڕی ئێستا زۆر باشە باوکی سایە تۆ لەسەر بابەتەکەمان قسە بکە تۆ ئێستا هیچ کێشەگرفتێکی هەیە لەبارەی موچەی خانەنشینی لەوەی کە موچە وەرەگری هەتاوەکو کابراایەک هەیە ئەڵێن ڕێزدامەت و بەدا هەتا ئەو پیاوانە حکم بکەن ئەبێ کوردستان لەوە خراپتر بێ ئەو پیاوەی تێسوو قسە جوانی کرد بەس نەیزانی قسەکەەوە خۆی بجێڕێتەوە وەختی خۆی سەدام حوسێن کە دوژمنی کورد بوو وتی وەڵڵاهی بنێشتی کوردیم بیستووە بەس حکومەتی کوردیم نەبیستووە. باشە زۆر سپاسەکەین باوکی سایە لە چەمچەماڵ و لەگەڵمان نابوویت کاک نادر وەردەگرم لە شاوەیز کاک نادرگیان سڵاوی خوارد لێبێ. سڵاوی خوانم گۆش بێ براجانە کاتە باش سەر هەردوو چاوم کاک نادرگیان تۆ باشیت دەکەم چاوەکەم کاکڵا بەدیزت ئەو موسەی خانەنشینی و ئەو وەضعی کە ڕووی داوە گیان بەڵێ بەڕاستی ئەوە زۆر یعنی شتێکی زۆر ناشیاوە بەڕاستی ئەو خەڵکەی کە تەماشاکەی تەمەنێکی هەیە بە خۆ دەزانی ساڵهای تا خزمەتی کردووە
يعني أوصل كي تماشاكي هي 100,000 هي 90,000 هي 200,000 أو خواتي هذا وكان ناوت بخوان ولي دقل الحد شيء ده بلا تماشا ده كي لخمان كذا أو أنا سيبشي كان عسكر ده أنا حسب درماني يعني تاكسازي ل 90,000 ذكريه تاكسازي ل 100,000 ذكريه بريمن أو حنا فكيت ده موچەخۆر هەیە 200,000 موچەکەیەتی زەرگی من ئەوە بەڕاستی چاکسازی نییە ئەوە چاکسازیشی پێ نارێت چونکە بەڕاستی ئەوە ئەزێدانی میلەتە یعنی بەڕاستی برای من 100,000 چییە هەیە وەری دەبرێت دەیداتە حەبوو دەرمان هەمووی تووشی زەخت و سوپەری و تەستانی خوێن و دڵ و زۆڵدە و یعنی ئەنواع نەخۆشی هەیە لە وڵاتێمە برای من بەتایبەتی چینی بە ساڵات چۆنە ئەوە چی لەو فەقیرانە یعنی 100,000 دەداتێ أو هم أزيد ذاتي يعني دواء مستكشف أبو بنات ماله براسي والله راسته دوان إن شاء الله حدا قوة عيدا بندريو بكشتياني خوي جرو يعني براسي معقول 100,000 شيء وصلت على عزيز هذا هذا دواء إنك سأسافر لوينات يبرع هذا أنا بس أنا حق يعني 15 مليون وريد لا تقاوس كذا وسيبوا زي السماء زۆر باشە زۆر سپاسەکەین ڕاستە زۆر سپاس کاک نادر لە شاوەی سەو لە گەڵماناوی سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە لای پەیوەندیەکی دیکە زۆر سپاس دەکەین ڕاستە زۆر سپاس کاک نادریان لە شاوەی سەو لە گەڵماناوی کاک جەمال لە بازیان وەردەگرم کاک جەمال سڵاوی خوات لێبێ ماما دەنەجان سڵاوی خوا گەورە لە هەموو لایەک و سەلام عەلەیکوم عەلەیکە السەلام وەرەحمەتوڵڵا سەر هەردوو چاوم سلام إن شاء الله دەست خۆشی بە نامەکە لێگەم سپاس دەکەم کاک جەمالیان سپاس بۆ برایش کەوات تەلەفۆنەکەی بۆ بێت بناویشەوە زۆر سپاس سلام إن شاء الله بەنسبەت ئەم بەرنامەی کە داناوە بەڵێ خۆکار زۆر ئێستا بۆنەوە حکومەت ماشخۆرێکی زۆری هەیە بڵێن هاوکاری لایەنەکانیش ئەکات خۆ من هیچ ماشخۆرێک نییە من کرێکار و دەوانی ئیسپادەی کۆمەڵەشتیش هەیە لە حکومەتم نەکردە لە هیچ لایەک ئەنا هەر ئاواتم ئەوە بووە کە ڕێککەوتن بکەن لەبەن یەکتیا و لەگەڵ بەخاشە ڕێ بکەون وەکو برا ئەم ژیانە بەڕێ بکەن بۆ هەموو لایەک ئاواتم ئەوە بووە بەڵام ئێستا هۆکاری ئەم معاشانە کە ئەدرێ بە خەڵک یان نادرێت بۆ نمونە کابراگە 200,000 هەبێ یان 100,000 هەبێ یان 500,000 هەبێ شتەکان چونکە گرانە لە نەوتەوە لە بەنزینەوە لە غازەوە میشی دەنێ خەڵک هەر گلەی هەیە لەبەرەوەی شتەکان گرانە و پارەکەی هیچ شتێک ناکات بەڵام ئێران من یەک چارەسەرم هەیە بۆ حکومەت و بۆ هەموو لایەنەکان و بۆ ئەوەی بەڕێزیش هەر هەموو ڕێ بکەون هەموو لایەنەکان ڕێ بکەن وەکو برا نەوت و بەنزین و غاز و هەموو شتێ هەرزان بکەن بە خواردەمەنی و بە هەموو شتێکەوە تەنانەت عەرزە و خانوو و سیارەش و هەموو ئەو شتانە کە ئێمە وایەوە بۆی داناوین ئەیخۆین و کاسبیشی لەسەرەکەین کاک جەمالیان ئەوان ڕێک ناکەون ئەوان نایانەوێت چونکە ئەگەر ڕێککەوتن و هەموو لایە کۆک بن لەسەرەوە ئەوان مەجای زیکردن و گەندەڵی بۆ ئەوان نامێنێتەوە لەبەرەوە لەگەڵەوەیان نین کە هەمووی کۆک بێت و هەمووی پێکەوە بێ بەڕێی من مامەدا ئەگەر ئینسان بین لەو کاتۆ خوای گەورە دروستی کردو بۆ چی دروست کردەوە بۆ چی دروستی کردەوە بۆ ئەیژێنێ بۆ ئەیمرێنێ ئەگەر بین لەو کاتۆ هەموو دەسەڵاتێک بە تابەی دەسەڵات مەحاسەبەی زیاترە لەلایەن خوای گەورە چونکە خوای گەورە دەسەڵاتی داوە پێ ئەبێ باش بێ ئەو کەسە دەسەڵاتیارە ئەبێ باش بێ خوای گەورە خۆی چونکە دەسەڵاتیە بە ڕەحم و بەزەیە هەموو شتێکیشمان بۆکە بەڵام لێرە حکومەت ئەگەر بۆ نمونە ئەم شتانە هەرزان بکات کە وەک من باسم کرد لە نەوتەوە تا بەنزین و غاز و ئیشوکاریش بکاتەوە سەرفەش با بە خەڵک لەگەڵ ئەوەی معاشی زۆرە شتێک کەم کاتەوە ئەتوانێت معاشی ئەم خانەنیشتەی فێردایی کە مەدانی فێردایی هەموو لایەکی فێردا و بە شێوەیەکی ئاشکانە دەستە خۆش بێ زۆر سپاس کاک جەمالیان لە بازیان لەگەڵمان نابووی دەرفەت بین بە هاوڕانی دیکەش باوکی یوسف لە هەولێر وەردەگرم باوکی یوسف سڵاوی خوات لێبێ السلام عليكم برای بەڕێز وعليك السلام سەر هەردوو چاوم موفقتە إن شاء الله تەوەری بەرنامەکەت لەسەر ئەوەی بۆچی حکومەتی هەرێم گرفتی خانەنیشان تا لەسەر ناکەوانیە بەڵێ باوکی یوسف جارێ پێش هەموو شتێک من ڕێزم بۆ عنوانەکە هەیە بەڵام دەبێ ئێمە بپرسین ئایا حکومەتمان هەیە یان دیتمان خۆ بەخۆی دەبا ئەو هات بۆ نسبە ئایا لە کوردستان حکومەت هەیە یان یەکەم شتم پێم وایە هەر حکومەت بوونی نییە کۆمەڵێک جەردە و مافیا و خوێنمژی ئەو میلەتەن خۆیان بەسەر خەڵکەوە بە تەزویر و بە خۆسەپێن و بە مەسەلەی زەیش و مەسەلەی دراو خۆیان سەفاندە بەسەر ئەو میلەتەدا ئەو خاڵ یەکەم خاڵی دووەم قوربان هەر میلەتێک نای نەبوو هەر میلەتێک نای نەبوو ئیدی
ئەوە دەبێت چاوەڕی ئەوە بکەین کە کۆمەڵە خەڵکی ستەمکار خۆ بەسەری ئەو میلەتەی مسەڵەت بکەن. ملەتی کورد وەکو ئەو کتابەی کە کتابێکمان هەیە دەڵێ تکایە مەبن بەمەڕ. ملەتی کورد یەکڕا ئەتوانن بڵێن دوور لە يعني أوفر احترامات ورئيس لبو همو هاولاتي كي هريمي كردستان تبعاتي المرمى كي بوتشي در بمنهاجون بوي دروي وسير قرار وسبر ريالك بسر من دابكن بريانا كان فيوي ملزم دبيدو نامعني بنام بديان العقيدة بيرو باور الإسلام دا يكم شركة من دبوتشي لا إله إلا الله كلا إله إلا الله لحالدين بوهيد ظالم مستمكار ملت عمادنيا ملي كذكاتن أو خالدهم خالد سيم أو كذي جلية من ذوقهم رنجة عندامي يجري حزب الإسلامي كان دم براسي جلية مع لا بارتيوي شتيني أو أنا يزوان بخوي عن حق خويتي يعني لبروي يا رب حق وراي خوي عند زان الحكم راني كان أوي والله أو خلقي ديكا براسي نادي أما إلا تاوري أو بكين برنامج شو جديد تاوري وكان موقف بالوينين موقف لا يتصاروا جديد كحل بجاردنا دبي خلق روشيار بستوى خلق روشن بيربي شيء أو خلق دستوسنتو أو أنا كأول خلق دستوسنتو فاشي شوار وجد كلا بتساوي أنا تزويل ذكانو أو كاتي أجد صدق أخواني برجع باشتر لو يك أو خلق كلي نقرأ أو تزويل الكاتل بوي دبي عقدار بين وقتيش شنبو أو برادريك بيشتر باسي ويك بقولي كان كان بيشتر خمسة تدبري وإنسان الزريزاني مع جوردكين إيه باشا زين بعدين بس خوي عندها بولي أجر المعاش وجرين أجر راسه واقعة بعد سر شاشة التلفزيون كان بقول إن كان أولا بن خلشي شيء يصير بري أو رؤية ما ما بنسى عم بدي أجرنا قصير شيء واقعية لقوا احتراماتهم لقوا زنابته لقوا هم خلشي هذين كردستان. السلام عليكم ورحمة الله. سپاس سەکەین باوکی یوسف لە هەولێرەوە لەگەڵماناوی سپاس بۆ پەیوەندیەکەت. بڵازان و خۆشەویستان بەداخەوە لە هەرێمی کوردستاندا وەک لە ڕابردووشدا بینیمان و ئەمڕۆژ بەشێک لەو خانەنشینانە ئاماژەیان بەوە کرد کە لەگەڵەوەی کە ساڵانێکی زۆر نزیک بە 20 ساڵ تایەدا بوو 30 ساڵ خزمەتی کردووە لەم هەرێمی کوردستانەدا و شۆڕشی کردووە تێکۆشاوە پێشمەرگە بووە بەڵام ئێستا پەشیمانە لە هەموو ئەو خزمەتی کردوێتی بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم خاک و نیشتیمانەی کە کردوێتی لەبەرەوەی کە گەشتوتە ئەو چەمەنەی لە ئێستادا تایەتی وەکو پێویست خزمەت ناکرێت وەکو پێویست ئەو ڕەنج و ماندووبوونی کە لە گەنجێتی و لەو ساڵانی ڕابردوودا ئەنجامی داوە لە ئێستادا وەکو پێویست ئاوڕی لە نادرێتەوە و موچەیەکی سەرەتایی هەیە موچەکەشی لە کاتی خۆیدا پێ نادرێت وە کێش و گرفتی دیکەی بۆ دروست دەبێت. دەستمەلای پەیوەندیەکی دیکە کاک عەبدوڵڵا وەردەگرم لە سلێمانی. کاک عەبدوڵڵا گیان سڵاوی خوا لێبێ. وەرەتان باش. سەر هەردوو چاوم. سپاس دەکەم بێوی بیاخوا تۆزێکی دیکە برای بەڕێزم وەڵی خەتای حکومەت نییە خەتای خەڵکەکەیە نەوت نییە قسە ناکەن کارەبانی قسە ناکەن حەچی شتێکەوە تا خانشتینا پارەی نایانێ موەزەف بە پارەی نایانێ خەتای هیچ حکومەتی دیان نییە حکومەت بۆ خۆی دانیشتۆ و ئەمانە بۆ خۆیان بۆیانە ڕات خەڵکەکە سێ بەشی پارەی ناشەرعی وەرەگرن لەبەر ئەوە حکومەت چی کاریان ئەم هەموو بەجاری لەوانی بڵێم ئەڵێ ملیۆن یەکلایەن 2 ملیۆنی شەد پارەی بەلاش وەرگرێ. بەڵێ پێت وایە بۆچی حکوومەت ئەم کێشەیە چارەسەر ناکات ینی خانشینان ینی پێویستە ئەو پەڕی خزمەت بکرێن ئێستا تەنها کێشیان موچەیە ینی موچەکانیان بەڕێکوپێکی بێ بدرێ بێدەنگە من هیچ کێشەیەکیان نییە و نە ئەیانێ خزمەتی دیکە بکرێنە ئەیانەوێ ئیمتیازی دیکە وەربگرن بەڕاستی. برای بەڕێزم قەزەکەم موچە ئەمەگە زۆرە خەڵکی قسەنەکەی وەکە بەلاش بەس من زەرام ڕۆژێکیان تێکەم وتی وڵات کە مەعاشێک بێت و چەند وەرەگری وتی 650,000 وەرەگەم 150,000 چی وتی وەڵا من پێشمەرگەی شۆڕشێ چەندمان کرد وا زەمانی 650,000 من موەزەفم خانەنشینم 220,000 وەبر ئێستا ژوەرمان نەبێت تۆ لەوە زیاترمان نییە ئەتی خەتای ئێمە قسە ناکەین ئەم جارە دەنگانە بەلا ئیلاهە ئیلا الله ئەو کەسەی بەڕێی من نەچێ بۆ دەنگان والله گوناحیەکە بەرامبەر خوا پێغەمبەرەکەی
لەبەر ئەوە خەڵکەکە هەر ئەبێ بچێت با بچێ بیسووتێنێت با بچێ بیسووتێنێت کاکە بە ئەوەی دواتیاتی وەڵا کاکە ناتم تمەسەوە لە شێرەوانێ پارەکە وەرەگرێ بۆی پارەکەی نەفەوتێت. زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵاجان، زۆر سپاس بە سلێمانی لەگەڵمان نابووی. کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرم. کاک عەبدوڕەحمان یاسڵای خوا لێبێ. سلاوی خوا لە جەنابەت و بیستەران تێگڕا و کادیر و ئیدارەش. ئەستادی بەڕێز طبعا ڕێزی تایبەتی من و هەموو بینەر و بیستەر بە تایبەتی ئوستاد پۆڵا و کاکە حەمەد ڕەشید و کاکە دارا. ئوستاد تجاوز ناکەم ئەگە بڵێم لە ناحیەی قانونی ئێمە حکومەتمان نییە ئوستاد، چونکە حکومەت شەریعەت عەقدێکی کۆمەڵایەتیە، عەقدیش هەر لایەنێک پێیوە پابەند نەبوو خۆی پوچەڵ دەفتەوە کەوا بوو. لە ناحیەی قانونی ئێمە حکومەتمان نییە، ئەوە تجاوز نییە و تەپاول نییە و یعنی وەضعی قانونی هەموو مەحامیەکان لێی دەزانن، ئەمە مەحامی نییە مۆلش ئەوەندەشی لێ دەزانن. ئەجەبابێ من ئەوەی بیست بم شلەمەنی و ڕەقەمەنی مادەی هۆشبەرن، بەس مادەشی هۆشبەری وەرەقیش هەیە پێی دەڵێن دۆلار. ئەوە کەس ناوی وا پێ دەچی ناینی یان حیسابی مادەی هۆشبەری لە بۆ ناکە. ئاڵوودەبووان بە مادەی هۆشبەر کە دۆلارە گەلێکە لە خەتەرترە لەوانەی کە ئاڵودەی مادەکانی ترن. دلیلیش هەزاران دلیل توانام نییە هەر هەمووی ئستێعراض بکەم ئەوە لەبەر چاوی خۆتانە. بەس ئوستاد دوو پرسیار هەنە، یەکیان ملت تەنها و تەنها کەی دەفات. طبعا من کە نەخۆشم دەچمە لای دکتۆر تەشخیصەکەم جوان لە بۆ دەکات دەمینێت چارەسەریش لە سەیدەلیەیە. ڕاستیەتەکەم لە بۆ دەنووسی دەمە سەیدەلی ئەویش وەسفەکەم دەداتێ. ئەرێ ئەو ملەتە ئەوە سەدانجار لە رادیۆ و تەلەڤیزیۆن و وەسائیلی تریش بۆی ڕۆن بۆوە کە ئێمە حکومەتمان نییە، ئەو جا هەرچی نەوعی ستەمە پێی ڕەو دەکرێت لۆ بێدەنگە. ئەوە یەک. دوو حکومەت دەزانی و بریتیشە لە چەند کوتلەیەک بزوو دەردەیی لێ دەرسی چه حکومداریەک بەڕێی جەنابەت لە حەمرین هەتا دەچیتە سەفوان حکومەتی چی تەنها تەنها ڕاتبەکەیان بە تەنزیم دەدرێت، غازیان هەرزانترە، بانزینیان هەرزانترە. ئەوەی تر ئەوەی مەفهوم بۆنی مەفهومی حکومەتداری لێ بێ لە عێراق نییە ئیطلاقاً. ئەگەر لێرە ئەمن و ئاسایشەکەی خۆی دەنووی تجاوز ناکەتەوە سەر سنووری بوونی ئەوەش بۆتەوە فێر نییە. ئوستاد ئەرێ دووبارە پێشی کۆتایی بە پەیوەندیەکەم بینم داوا لە هەموو بیستەرە مەحتەرەمەکان و بینەرەکان دەکەم. ئەرێ ملت تۆ لۆ بێدەنجی ئەتوو لە دەستت نایە لۆ پەنا نابیتە بەناو حکومەتی بێحکمەتی بەغدا. ئەدی حکومەتی بێحکمەتی بەغدا جەنابەت لۆ بێدەنجی کە 6 ملیۆن مرۆڤ زوڵمی لێ دەکرێت. ئیتر وەسەلام عەلەیکم. سپاسەکەین کاک عەبدوڕەحمان لە هەولێر لەگەڵمان نابووی. لە هەولێر دەمێنینەوە کاک پۆڵا وەردەگرین. کاک پۆڵا سڵای خوا لێوێ. سڵای خوا لە کاک دانیار لە هەموو کارمەندی کەناڵە بەڕێزەکەتان لە بینەرەکان ڕێز و خۆشەویستیش بۆ مامۆستا عەبدوڕەحمان، کاک حەمەد ڕەشید، مام ئەنوەر، هەموو هاوڕێیان. کاکە دانیار دەوەرەکەت هەر چەندە دڵۆپێکە لە نەهامەتیەکان. بۆ بە کورتی بازەوە دەکەم بەس باز لە شتی تریش دەکەم. خانەنشینان ڕاستە لەوانەیە چەند کەسانێکیان تێدا بی شایستە نەبن، بەڵام بۆ ئەم ڕێکارانە لە ئێستا دەیکەن. بۆ پێشتر نەیان دەکرد، بۆ پێشتر پاکسازیان نەدەکرد کە نایکەن، بۆ لە ئێستادا دەیکەن. کەواتە کێشەکان گرفتەکان یەک کێشەنین، یەک چینین، یەک باشێکی کۆمەڵگانین، هەموو ئاراستەکانن. تۆ سەیری کە برای بەڕێزم کاکە دانیار بەخۆیان هەولێر بە عەرەب بکەن. ڕۆژنامەی ئەلسەباح لە پەیج و سایدی خۆی هەر لەگەڵ عەرەبەکانی هەولێر راپرسی بکە، هەر لەگەڵ عەرەبەکان، هەر لەگەڵ ئەفاسیەکان، هەر خەڵکی هەولێر کورد تاوانبار بکەن، گوایە دەڵێن بچینەوە سەر بەغدا. ئێوە خۆتان ئەو عەرەبانەتان هێناوە. ڕۆژنامەی سەباح لەگەڵ عەرەبەکان پەیوەستەوە، ئەوان داوا دەکەن کورد نەچێتەوە سەر بەغدا، داوا دەکەن شنو مناڵیان فارسیە پێ بەعاداینا پێمانوتن ڕێزە خۆتان بگرن. آخر بەیانی دوو بەیانی ئێستاوان زۆرینەن لە پەرلەمان داوا دەکەن بڕیارێک دەستی کورد ئەنفال بکرێ، بە زۆرینەی دەست ڕازی دەبن.
63 پەرلەمانتاری ئیرادەشکاوی کورد چێیە؟ دین دەرکردەیە چێیە؟ نەزان و نەفامی هەستکەوتی ڕۆژنامەی سەباح لەگەڵ ئەم پارتی و داعش لە هەولێر راپرسی بکە خەڵکی کورد تاوانبار بکەن گوایە خۆیان نەهامەتین خۆیان سەرتاوە کێشەن بۆ کوردستان هەڵێکی تر لایەکی کێشەکە کاکەدانیان لایەکی کێشەکە ئابوووریەکە پەیوەستی بە بەغداوە تۆ سەیری کەوتە سەڵاتدارانی خۆوان وایان لێ هاتووە هەفتەی جارێکمان جێ چەند جارێک دەچن چونکە ئیرادەیان شکاوە بێئەنجامیش کۆبوونەوەی بێئەنجام کاک پۆڵانیە با ڕوونی کەمەوە ڕوون بەڕێزی ڕوونی کەمەوە بەندێکی کوردی هەیە کاکەدانیان بەندێکی کوردی هەیە دەڵێ تا خاوەن ماڵ دزی کرد بس خاوەن ماڵی کرد لە 2003 ئیرادەیان وا بچوو بۆ عەقلیان وا بچوو بوو کە دەستوریان نووسیەوە بڕگەیەکیان دەست نەکرد دەستبیر نەکرد وەکو کوێت عراق 6 مان کوێتی داگیر کرد 6 مان 52 ملیارد دۆلاری قەرەبوو داوە 6 ساڵە کوردی بادە دەکرێ نەوێران لە بەغداوە کێلاوەکە بڕگەیەک لە دەستور قەرەبووی کورد داوا بکەن 100 ملیارد قەرەبووی نەهامەتی و ماڵوێرانی بوو دەکەن نەوێران ئیرادەیان تێکشکاوە ئیرادە ئەخر ئیرادە کە شکا بەرامبەر بە عەرەب چۆن داعشی داواناکە هەولێر بگەڕێتەوە سەر بەغدا ملەتی کورد تاوانبار دەکەن ئێوە تاوانبارن ئێوە خاتان نەهێشت نیشتیمانتان نەهێشت هەستی نیشتیمان پەروەری نەتەوایەتیتان نەهێشت هێشتان ماوێتی هیوادارم لە داهاتوو کاکە دانیار بەڵگەیە بابەتێک لەسەر دەستوری عێراق بە بەڵگە بۆ ڕوون دەکەمەوە بەپێی مادەی دەستور کورد ناهێنن کورد خۆشی نووسیوەتەوە چونکە بێئاگایە عەقلیەتی عەرەبی نەخوێندەوەتەوە بۆیە نەهامەتێک باوەڕت بێ مادەیەک هەیە خۆزگە تەوەرێک دادنەی لەسەر دەستوری عێراق بۆ ڕوون دەکەمەوە ئەو کاتی ئێمە ئاگادار بووین ئێوە نەزان نوخبەیەک 75 کەسووە بەغدا 75 نیوەی عەرەبی نازانێ نیوەی بەغدای نەدیت بوو نەدی و بدی چوو لە عەقلیەت گەوتی دۆسپاس کاک پۆڵاگیان لە هەولێرەوە لەگەڵمان نابووی دەچمە لای پەیوەندیەکی دیکە کاک بورهان لە هەولێر کاک بورهان سڵاوی خوا لێبێ خوای گەورە موفقی دنیا و قیامەتتان کە شفاعت بەرکەوتن بۆ ئێوە لەگەڵ تۆ ئینشاءڵڵا کاک بورهان گیان سەرچاوم قوربانی چاوی هەمووتان مستافەکە بزرگانی کردمە و شتێ بۆ یانە تا قیامەت مەمنون نەوتی بۆتان بەوە فەرمایە بە قوربانی کە عەبدولستار و جەماعەت و ستافەکە هەمووتان بم خوای گەورە من ئەم بورهانە لە هەولێرە بەڵێ قوربانتان بە ئیشت نییە خوا حافیظ بێت تەواو کاک بورهان هیچ ڕاوسەرنجێکی لەسەر بابەتەکەمان والله بابت من خانشين بس والله بلمتي جناح نواني كعبة حساب ما مصاب وإما يفري ألف وبياكر دويني كم وشيناني بس والله جناح يعني أول راسي ببراسي أو حكمة نازانم كيش شعوريته بقول كيش يعني جناح يقع لو ملتاك جناح يقع بس هو حلب جادن لبردايس والله يعني يكتب بإذن خوي تبارك وتعالى دەستپاسەکەین کاک بورهانگیان لە بقرباني كە عەبدولستار و هەموو خانەوادە و ئێوە ستافەکە و هەمووتان کە عەبدولستار گەورە تازی سەرمە هەموومان لە خزمەتی خۆی و عایلەکەی برازەکەی مناڵەکە هەموو کوڕە هەر هەمووتان دەستانمە تا قیامەت مەمنونم سەرشانم قورس و تۆ بۆیان سوکردمە تا قیامەت باسیەکەم خوای گەورە پشت و پەنای هەمووتان بێ یا ڕەبی نەسل سەرکەوتن و ئاڵای پێغەمبەر بکەشن هەر بۆ ئێوە ئینشەڵڵا سپاس کاک بورهان لە هەولێرەوە لەگەڵمان نابووی بەڵێ دەچمە لای کاک عەبدوڵڵا لە هەولێر کاک عەبدوڵڵا سڵاوی خوا لێبێ سڵاوی خوش دەتۆوێ کاک مەحموودی گەڕێ سپاس دەکەم سەر هەردوو چاوم کاک عەبدوڵڵا گیان دانیارم لە خزمەتان بەڵێ کاک عەبدوڵڵا گیان دیانەکەم خۆی کوردستان 6 ملیۆنە و 6 تۆزێک زیاتریش بەڵێ ئێچێتی پارتی دەستیان بەسەر سەروەت و سامانی هەموو کوردستان داگەتەکە مانگانە 2 ملیارد دۆلارە ئێمە پێویستمان بە بەغای نییە بس اوان بقصدي اسمه بخاف دين واسم دين الغرور وبي سلوات ساماني كردستانيا لداس نفسي اما ليله ذا عرب زور لاما بصيرتي اما ليله ذا خشي كردستان غيرتي اگر غيرتي هبها تشيتي بارتي ظلم يعني داخل كان ظلم شاني كذل كروجي دندان او ظلم ليكنا وبيت صندوقي دندان شيء بدل بدل بوده بدل بفاتي في شيء وبوران لكم يمكن أنا ظلم على خلق كذا كاك الجان مسألة خلق زور بيصفة إذا مكسك من تبعات ماكو تبعات باربني ولا كسك ظلم بيبقى ضحيات قتل بين الناس حتى روجك ده تحقيقه ملياكم بس خلق كردستان جمجان ليش سوراو
دیسا گەنجەکانمان بە خۆبجی و موبجی و مێرگەلە و مێرگەلە عەقلیان تێ دەڕۆژی دەنگدانوە لەسەر سندوقەکان چێ حەق و چێ بە حەق ئەزانن دەنگیان پێدەن بۆچی لێدەن هەر کاتە زولمت لێەکە دیسا ئەچی ئەوەیە کردەوە زولمت لێەکە دیسا ئەچی دەنگە دەیکەن زولمت لێەکە دیسا ئەچی دەنجە دەیکەن یعنی تۆ لە هیچ لە دنیا لە هیچ تێ نەگەیشت باشە ئێوە خەتای من گوشتەدا ئێوە تو سوالەکەن بۆ خەڵک ئەیدەنە خەڵک پێ سوالەکەن هیچیان مەدەنێ بە لەبەر سا بمرێت بابێنە سەرجاکە داوای حەقسوان بکەن هیچیان مەدەنێ بەس بزەرێک کەماندامەکان پەکەوتەکان بێوەژنەکان ئەوە شیشەمان نییە بەسە ئیتر نیاندەنێ فێرە هیچیان نەکرد کە پێرە ستوکردن پێرە تەمبەڵی کردن ئیتر تەواو زڵم و هەموو شتێک قبوولە بە کوڕە من ناوتم وەرگرتووە ئەوە کردووە هیچ نایمە سەسندوقدن وەڵا ئەوەڕا نا بابرێن سپاسەکەی کاک عەبدوڵڵا بڵێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵا لە هەولێر و لەگەڵمان هەبوو کاک سەید هادیمان لەگەڵا لە هەڵەبجەی شەهید کاک سەید هادی سڵاوی خوا لێبێ السلام عليكم ورحمة الله وعليك السلام سەرچاومان کاک سەیدیان لەسەر ئەوەیە کە حکوومەت هێرێن بۆچی کێشە و گرفتی موچەی خانەنشینیان چارەسەر ناکات و بۆچی هەموو ساڵێک و لە هەموو مانگێکدا کاتێکە موچەی خانەنشینیان دابەش دەکرێت کێشە و گرفتیان بۆ دروست دەبێت و دەبێت چەندین کاتژمێر لە سەرەی موچەدا بۆسن ئەم کێشەیان بۆ چارەسەر نابێت والله ما وصاجان خبري سأل وش خيشة بيدران أسوأ بقصة مش ناراحت بون القرآن قال بسني وشويت وانا من دفاع تنظام عاشمية باشا لم حكمة مثلا خواء غيري أم حكمة بطاريش حكمتي أعلى من ذاك يذكر حد طالع بدي حكمتي أعلى من ذاك يذكر شلون كاك سيد؟ والله نكون سعرمتي يعني قناعتي هذه أسمى شوني وما مثلا منطقي أو لا يكلمانه أو منطقة يعني هتاني شيء تهيئ ما زال وضعك شيء كانت عمل يراتي بي شو يجي شو بي في أشي بي في أري كذلك بي في أشي شيء أتي شيء هذا هو حبوش الهر تعلمية كذا على أي تعالى أي منشأ هذا حبوش النفعية من منشأ أويتو أي راستا أما والله بطاري أنفق مثل بالخوم شخصي خوم بطاري أنفق مثل وندسم كذي ڕاستە کاک سەیدیان ئەوە شتێکی زەرورەوە بۆ خۆی جێگەی دەستخۆشی ئەوە شەر هەیە بەڵام لەگەڵیشیدا خەڵکی دەناڵێنێت بەدەست چەندین کێشە و گرفتی دیکەوە یعنی ئەوە ژەر بۆ خۆی کابراایەکی بە تەمەن نزیک بە 30 ساڵ بس كانت تقول حسابي يفيش بكي حسابي دستاجة بكي حسابي وقيت كأما بيخميز أخمي علطي أرقيد ناري والله لدوي بعي مغيب ولم حتى لشمن يتابون لبيني كنوزون لبيني كنارا والله من صاحبكم من متاعاتي باشا ڕاستەکەی لەگەڵ چام کاکسی بەڵام ئەمە شەر بۆ خۆی کێشە و گرفتە ینی نەدەبوو لەم وڵاتی پڕخێر و بەرەکەتە پڕنەمتوو پڕداهاتەدا ینی فەرمانبەرێک کە نزیک بە 30 ساڵ خزمەتی کردووە بێزار بێ لەوەی کە چەندین کاتژمێر لە سەرەی وەرگرتنی موچەدا بوەستێ ینی خۆتە زانی ساڵانی ڕابردوو چەندین موچێ خانەشین هەبوو گیانە لەدەستدا لە سەرەی وەرگرتنی موچەکانیانە ینی ئەمەش بۆ خۆی پێویستە ئەنجام بدرێت لەگەڵەوەی کە باسێکی کەەوە شتێکی زۆر باشە لایەن ئەمنی تا ڕادەیەکی زۆر باشە چەندە لێرە لەوێ کێشەگرفت دروست دەبێت و ئەوانە هەیە بەڵام لەگەڵ ئەم کێشەگرفتانت پێویستە چارەسەر بکرێت ینی والله بيت المامسة بخوال ليش أنبز ما هي هر هالجنية هذا بنيارين كردستانية ليش هذا أنبز ما هي ليش الولاية فوق حتى شيء تلماذا لنزعك شوذا خوا غيري لجاي مغيب الساحل خذني إذا كان كفاريش هذي رجال لما لا بس مدري بشي باشا ڕاستە زۆر سپاسەکەین کاک سەیدیان لە هەڵەبجە عزیزی منی سەرچاوم کاک عەبدوڵڵا لە کەلار وەردەگرم کاک عەبدوڵڵایان سڵاوی خوا لێبێ مامۆستاگیان سڵام عەلەیکوم عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا سەرچاومان مامۆستاگیان وەڵای دەربارەی ئەم حیزبانە و ئەم گشتی نەک یەک حیزبیان نەک دوانیان نەک سییانیان هەر هەمویان بەڵێ ئەوەی کرد بێژە بۆ کوردمە ڕێز و احترامەیە بۆ کەناڵە بەڕێزەکەتان هەمووی درۆک ئایسە شەیدەکان لە قەورەکان هەڵسێنە پەشیمانە لە ڕابردوویان ڕاستەکەی منیش پێشتر ئاماژەم بۆ کرد ئەمڕۆ خانەنشینان ئاماژەیان بۆ کرد کە
پەشیمانە لەو پێشمەرگایەتی لەو خزمەتی کە کردویان. من خۆم پێشمەرگەم لە ئاشەڕی داهاشا 2 ساڵ لە کەرکووک بوومە حیای کورتشیان برد ئەمە ئاسایشی پارتیە ئەمە ئاسایشی یەکێتیە ئەمە هێزی هەفتایە ئەمە هێزی هەشت ئەمانە چین کۆمەڵە زوو جەردەن داوایەقی کورد ناکەن درۆکەن گشتیانێک لە یەک درۆزنترن. ڕاستە زۆر سپاس دەکەین کاکە عەبدوڵڵا. بەڵێ خەڵک وا بێزار بووە باوەڕەکەیتە من حەزەکەم بیانی مۆڵەت شۆفێرەکەم چم لە خانەکەی بکەمە دیالە ڕقم سیارێ بسێنم ڕقم دیالێ یعنی لەمانە بێزار بیتە حەز ناکەیت دەموچیان بینی لە تەلەڤیزیۆنیش. بەداخەوە خۆیان وا لە خۆیان کردو کە بۆ شازە خەڵک سێریان بکات کەیان توانی نمونەیەکی جوان بن. ساڵ ئەمر بۆ ماڵمان لە سمودوە 6 مەغزان بەساوت لە کەرکووک لە کفری شەڕم کرد لێ جێش و لێ مجاهیدە ئیساتە ئامادەم حکوومەتی عێراق بێ بدەم لە مەقەڕانە بەستەکە لە حکوومەتی عێراق نەکەم. ڕاستەکەین بەداخە زۆر سپاس دەکەین کاک عەبدوڵڵا گیان لە کەلار و خۆشە من مەمنون کە کەناڵە بەڕێزەکەتان دەستان خۆش. عەزیز ئێمەی سەر چاوەکانمان لە هەولێر و کێمان لەگەڵ بوو. الو السلام عليكم. وعليكم السلام كاك دلير گیان سڵای خوا لێبێ. برا گەورەی بەرەزی والله بۆچی چارەسەر ناکە بەڕێزم گیان حکوومەتی هەرێم ئێمە خەڵکی هەتا ئێستا بەڵێ داوای مافەشی خۆمان کردیا تاکو ئەو بندیوارە چەناو خۆرەکان ماڵن دڵ داخە چارەسەر ناکرێت ئێستا وەرە دەبن دەکرێتە کات بەس درۆ دەکات بۆ قەت ناکەتە کات دەزانی بۆ چکە هەیە 3 ماهاشی و 4 ماهاشی و 5 هەیە ئێستا کە بەخۆی شێتی پاتی ئەو شوێنە سەبرێت زۆر برێن بە خۆم ئاواز لە حکومڕانی دێنی سەلاخۆر و بندیوارەکان نانیواز دەبێن بەڕێزم سەلاخۆریان هەیە ئەوانە ئەوانە شاگردیان زۆر ئەوانە ئەزدیان هەیە کە دروستیان کردێت بۆ کە ئۆپسیۆنی ناوبەن بەڕێزم ئەوانە قەت گرفت چارەسەر ناکرێت تاکو بنە ماڵی بازانە بە تایبەتی بنە ماڵی مازنێن کەس خێر و خۆش لەکۆنانی لە یەکێتی شێریشی دفری بیە کە ئەگە یەکێتیش ئێستا پاش بەرامەت بیمان دەنابینماتەوە ئەو کوڕانەی هەربوونە بوتان بوونەتیان تاگری مارەبانسانی حتا ئەو جاش و مستەشارانە مابن کەس خێر و خۆش لەکۆنانی ئێستا هەیە دوو نوچ و سێ نوچ هەیە بەڕێزم بەخوای ئێستا ئەوشە مەسئولزانەکان بێتە سەر تەلەڤیزیۆن بجانن واستن لە پۆست خۆمینا پارتی دیموکراتیک کوردستان هەر شتەوە هەڵکەر مزارەکە دەرم بار نەوچێتەوە چکە دز و جێگەی زۆرە بەڕێزم. ڕاستە زۆر سپاس دەکەین کاک دلێر لە هەولێرەوە لەگەڵمان بوو. باوکی محەممەد لە ڕانیە وەردەگرین. باوکی محەممەد سڵای خوا لێبێ. کاکە دانیارجان عەلەیکم السلام و ڕەحمەت الله وبەرەکات. باشی برایەکەم سەر هەردوو چاوەکانم سڵای خوا لێبێ. هەردوو چاوت ساغ و سەلامەت بی. وەڵی کاکە دانیار من سەرەتا گلەیەکم لە برای خۆم هەیە مەقسەدم جەنابتە کەلمەی حکوومەتت لکاندووە بەو دەسەڵاتە دز و گەندەڵ و مافیا و فاشستە برام ئەوانە صفاتی حکومڕانیان هەر بەسەریش چووە گەرەوەش نەبێ هەر بەسەر چووە حکوومەت نییە وانی ئەسڵەن هەر حکوومەت نی نەک بەسەر چوو من دان بە حکوومەتەکەی ناینیم نەکدان بە مودەکەی کە بەسەر ئینسان دەبی ئاوا لە ئەسڵ حرام دەبی لە ئەسڵ و ڕەفز بکرێتن نەک مەسەلەن قسەی لەسەر بکری ینی کە شتە گوترا حرامە تەواو نابی دوایی بری ئەوها نا ئەوە حکوومەت نییە تا من وەکو حکوومەت قسەی لەسەر بکەم. پاشان من سنگم پێدێ ینی خەڵکانەکەی ڕۆژانە و بەردەوام تەلەفۆن دەکەن ینی ڕێ نیشانی ئەو دەسەڵاتە دەدەن یان ڕوونکردنەوەیان لە بۆ دەدەن ینی من پێم سەیرە ئەو نوع بیرکردنەوەوانە و ئەو نوع عەقلیەتانە کورە با بۆ حکوومەتە زۆر لە تۆ عاقلتر و زیرەکتر و زاناتر و تێگەیشتیتر لەوەی کات و ڕێ لە بۆ دانە یا ڕەخنەی لێ بگریت. ئەو حکوومەتە بڕیاریدایە ئاوا ئیش بکاتن ئاوا ینی دەڵێ من ئەوەم تۆ پێویست ناکە ڕەخنەی لێ بگری تۆ پێویست ناکە ڕێنیشانەری دەی ببیە حەشیم لە بۆی کاکە ئەوە دەڵێ من ئەوەمە ینی من سەیرم بۆ نوع عەبیرکردنەوە عەقلیەتانە دێ حکوومەت کاکە دانیات ئی ڕەخنەگرتنی نییە یانی ئێمە دەمێکە تەلەفۆن بۆ هەر شتێکان هەڵە دەکەین و بەرنامەی هاوشەوەی لەوەی ئی وەکو جەنابەت من ئێستا یعنی بەڕاستی ڕێزکەی ڕەخنەگرتنم لەو دەسەڵاتە واز لێیناوە لەبەروی من گەیشتەوە قەنەعەتە ئەو حکوومەتە دەڵێ من ئەوەم یعنی جوێت پێ نادا 30 ساڵە ئێمە دەڵێن کارەبا نییە یعنی حکوومەت دەرێ من کارەبا ئاوا دەدەم بەشەکی مۆلیدە بەشەکی ڕئیسی ئەو بەشە مۆلیدێ من بازرگانی پێوە دەکەم پێویست ناکە خەڵک برێ کارەبا بۆنێ یا کارەبا ئاوا تا دەبیتن ئەتۆ ئەگەر بتەوێ ئەو حکوومەتە بەردەوام بی هەتا ژیانت ئاوایە موسەد
بإهانة كارباد نية مستشفى العمليات تدانيا من خوشخانة تايبتي بربرسانة كاكا دانيا تخول بمكاتم بدا يعني تنسى خلق لمدوى أو تيبقى حكومة وين رخني لي بقري يا غير شاندري بلوي عرب دلوا كردستان مو عربستان كره خوار يعني كره بابا درين من كسابت بهاتني عرب ودكم اتو هيك قيمه لا من برين هيك استفاده نظري بيد دي نفاري كهرباء دي خانا نشيل شيء لقرز ما بس مش شخص اجنبي بتايبت دزاني تنسنها خلشي كويله ومويله خانا نشيل يعني لحكومه وردقري كرده كي خومان يعني عرب لهم الباشترا كاك حكومه برياري دا او دا صلاته برياري دا حكومه تاتي اوا بكاتم او جا اگر خلق عاقل وزيرك وازايا ديوير لو دا صلاته نجاتي به انتو قطاني هالوزاره زۆر سپاس لە ڕانیۆ لەگەڵ مەناوی کاک بورهان لە سەی سادق وەردەگرم کاک بورهان گیان سڵای خوا لێبێ. عليك السلام سەرچاومان کاک بورهان. تەوەڕەکەتان لەسەر موچە بوو لەسەر کێشە و گرفتی موچەی خانەنشینانە بۆچی حکوومەت تاوەکو ئێستا ئەو کێشە و گرفتانیان بۆ چارەسەر ناکات؟ مامۆستاگیان چارەسەرکردنی ئەو کێشانە حکوومەت دەستیان قەز نایکە ئەگەر بێرە بیکا یعنی هەر زۆر بە ئاسانی ئەکرێت. ئێستا باشە بۆچی سەیرەکەی وەجوەیەکی خانەنشین کردووە بەکەمەندانی سەنگەر کە بەشێکیان سەنگەری ژیان نەبینیوە بە ملیۆن و نیوەک و بە دوو ڕبعەکەم و لە ملیۆنێک و هەتا بگرێت ئەخیری ئەمانەی کاتی خۆی خانەنشین کردووە. بەڵام فەرمانبەرێک ئێستا من خۆم فەرمانبەرێکم لە 2004 دامەزراوە موچەکەم بۆرم نەکردووە خراوەتەوە 22 مانگ سەری 350 وەرەگرت. بەڵام دراوسێم هەیە خانەنشینی ئەم دوو دەسەڵاتێ تقریبا لە دوای یەکە هەفتاوەشتا موچەکانیان یەکەم وەژوە بۆشیان ئەنێرن و لە ماڵەوەی ملیۆنێک و ملیۆن و نیەک و تەنها ئەمە شتێکە قارێکە لە فەرمانبەران دیراوە یعنی وەکو ئێمە بزای وەکو متابعەمان کردێ دڵنیا بە حکوومەت لە فەرمانبەران تەواو بێومێت وەکە دەنگی نایەن یعنی نازانم سەباتی هەڵبژاردنەکەن وەڵام لە خۆستێرم لێ نازانم لە پێی چی باسیەکەن یعنی بە تەمایەری چی فەرمان بە تەماری چی هەم میلەت بە تەمایەتی تەنها ئەو کەسانە دەنگیانێنێت کە ملیۆن و ناحەقیەکان وەرەگرن. من ناڵێم هەموویان ناحەقین هەیانە پێشمەرگە بوو و لە سەنگەرا بۆ بڕواکە خەدریان لێکراوە زۆربەی زۆریان لەوانێ بیان ناسم غەدریان لێکراوە یعنی حەق خۆیان نەدراوە تێ کامانەی ئەوەی کە لە هەشتاکان و پێشمەرگە بوو هەتا ڕاپەڕێنەکە هەتا بڵێن تا پرۆسەی ئازادی عێراق قبوڵمانە بەڵام بۆیەتی حەق پێشمەرگە نەبووە ئەیدرێتێت. ئەگەر بیژێ خانەنشینی لە سەی سادق لەگەڵ مەنابووی تۆزە لە موچەیەوانە دابەزێنێت کە ناحەقین خۆی ئەزانێ بەخوا خۆیان نەزان کەس بەخۆ کامە ناحەق ئەتوانی چەنەها گەنج و چەنەها هەلیکار و زۆر سپاسەکەی کاک بورهان گیانبار ڕێگەبین بە هەوڕانی دیکە سپاس بۆ پەیوەندیەکە دەچمە چەمچەماڵ باوکی موسعەب وەردەگرم باوکی موسعەب سڵای خوات لێبێ. السلام عليكم. وعليك السلام سر هردو چاومان. دەستخۆشی بەرنامەکە یەکەم لەگەڵ تۆ ئینشاءڵڵا برای گیان بەڵێ. وەڵاهی من حەزەکەم بە پێچەوانەی خەڵکۆ ڕاستەکەین. بەڵێ. من خۆم وەکو خۆم دەستخۆشی لەم حکومەتاکەم. بەڵێ. ئەزانی بۆچی؟ بۆچی؟ یعنی ئینسا ئێمە 6 ملیۆن کەس. بەڵێ. ئەوان 20 کەس. 6 ملیۆن کەس غیرەتی نەدێت، غیرەتمان نەدێت. نقبلوني غيرت مانيا بدأ بيسكت وبناء عليه إذا ما شانيا ولا تكوش من الإخوة لا من خون بتوعه شانيا ولا يعني بيسكت 6 مليون قد بدأ سوى أنا علينا بۆچی وایە بۆچی بۆ شێوازێ باوکی موسعەب یعنی خەڵکی ئەم 6 ملیۆنە بۆ بێدەنگە بۆ ڕازیە بەم نادانیە 6 مليون کەس وەکو دولار بەرنامەکە ئەو بینەرانە وەکو حەیوان ئەیداتە دەست ئەیەنە هیچی ناداتێت دەوامی دەکە پارەی ناداتێ و کابرا خانەنشینە فەقیرە 40 ساڵ دەوامی کردە پارەی ناداتێ و یعنی ئەمە غیرەت نییە لەبڕە بزانە هیچ کەسێکی وا دەستەوێت ئەو شتە بکات تاکەی دەبێت بەم شێوازە بێ خەڵکی بێدەنگ بێت لەبەر
نادادی و ئەم ستەمەی کە دەکرێت بڵێ يعني آخر معقول نشتيوا يعني أما معقول نتوى سيري يعني حكي فيها قد قارئة ولا قدر والله خلصي واهي والله جيران البوتي والله أيديني جي على كاتا ألاقي معاش مية كذا كارك على فارق على بعض فنزام بعض وسط بعض يعني معقول يبقى من ربكم شغلهم نعلم نقولكم جسمي هذا بس ما بدنا يخلق يعني من أوي هذا تو بيسكس يعني بشوف بدون كذنيا الرذالات اللي بتباكم ما مقبلة ليها أما قابل دسقوشي نتولى بناية من بعد قيامتنا أما دسقوشي بناية أما قبلة بناية ودنا أخرى فاز على قوي فرقوا المحاسبة أنا كان والله باوكم خد دولة منازل أو نبغيت من يوم أو أوادي والله قابل من هم تكلمان والله قابل من باوکی مصمم چمچمانەوە لەگەڵ ماناوی خۆشی بەرنامەکەتان لەگەم خی گەورە تەمەندان درێژکا و تەمەندان لەگەڵ تۆ ئینشاءالله باوکی مصعب لە چمچمانەوە لەگەڵ ماناوی بۆ هیوایە کە ئینشاءالله تەواوی کێشەوگرفتی خەڵکی لە هەرێمی کوردستان چارەسەر بکرێت و موچەی خانەنشینانیش بە شێوازێکی زۆر باش و بە سیستەم دابش بکرێت بەسەریاندەوە و کێشەوگرفتانیان چارەسەر بکرێت وەڵازان و خۆشەویستان بەرنامەی دوانگەم پێشکەشکردن بە هاوکاری هاوکارانم سپاس تاوەکو ئێستا بینەرمان بوون.